ئەسەکەم پەلەتانە تۆزێ بەلەمانە لەمانەوە خوێندکارەکانمانی شتێکیان بفەوتە لە یەشێک لە قوتابخانە ئەهلیەکانی شاری سلێمانی پێشوادەی دەستپێشی ساڵی نوێی خوێندن لەم قوتابخانەیە لە سبەینیەوە خوێندن دەست پێ دەکات. نەچمە لای کەتان کەمال وتەبێژی قوتابخانەکە ئەگەر فەرمی تێرە سڵاو لێ بەخات کەتان ئەم ئیڤێنتە ئەمڕۆ بۆ چی بوو؟ ئەم ئیڤێنتە بە بۆنەی ساڵی تازەی خوێندنەوەوانە ئێمە بۆ بەدایک و باوکان و بە خێوکەرانی خوێندنگاکەمان کردومانە بۆ ئەوەی هەموو ئەو گۆڕانکارانەی کە لە سیستەم و لە ساڵی تازەی خوێندنە ئەکرێ پێشکەشیان بکەین. باشە پێشوادەی قوتابخانە حکومیەکان ئێوە دەستەکەن بە خوێندن بۆ کاری ئەمە چییە؟ ئێمە سیستەمەکەمان کەمبریجە نەدەوڵەتین و ناشمانەوەی خوێندکارەکانمان هیچ ڕۆژێکیان بەزیای بڕوە لە ساڵی تازەی خوێندنە. هەموو ساڵێ لەم وادەیە ئێوە دەست پێکەن؟ ئەم ساڵ زووتر داوامان دەستی پێکردو. ساڵانی تر لە 15ەوە بەڵام ئەم ساڵ ئێمە زیاتر زووتر دەستمان کردەوە بەداوام. ئەسەکەم پەلەتانە تۆزێ. بەلەمانە؟ لەمانەوە خوێندکارەکانمانی شتێکیان بفەوتە. خوێندن لەم قوتابخانەیە بە چ زمانێکە؟ زمانی یەکەم ئینگلیزیە بەڵام گرنگێکی زۆر درراوە بەلایانی کولتور و ئەدەب و ئاینی کوردیاوانێ و هیچ کاتێ پشتگەمان نەخستووە و ئیجباریان ئەبێت کوردی بخوێنرێ چ خوێندکارەکانمان ئێمە خوێندکاری زۆر هندیمان هەیە پاکستانیمان هەیە تورکمان هەیە زمانی کوردیەکە ئیجباریە هەر ئەبێ بخوێنرێت. جیاوازی ئەم قوتابخانەیە لە چەند قوتابخانە حکومیەکانە چییە؟ ئێمە لەناو کلاسەکانە بێجگە لە مامۆستای خاصی درسەکان یاریدەدەری مامۆستامان هەیە کە ئەمە خاص دامانناوە بۆ ئەوەی کە یاریمەتی خوێندکارەکانمان بن و لەگەڵ ژینگەی خوێندنگاکەمان ڕابن. سپاس بە بەڕێستان. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمڕۆ ئیڤێنتێک لە قوتابخانەی بەریتانی نێودەوڵەتی لە بەرزەکانی سلێمانی بە کراوەتەوە کە ئەم ئیڤێنتە بۆ ئەوەیە کە سبەینێ دەست دەکرێت بە خوێندن ساڵی نوێی خوێندن لەم قوتابخانەیە دەست پێ دەکات پێش قوتابخانە حکومیەکان. بەڵام تا ئێستا وادەی خوێندن لە قوتابخانە حکومیەکان و ناوەندەکانی خوێندندا دیاری نەکراوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە بۆیە ئێرە یەکەم قوتابخانە دەبێت کە دەست دەکات بە ساڵی نوێی خوێندن.